خۆشەویستان لە تەوەرەی دووەمی پرۆگرامەکەی ئەمڕۆماندا باس لە بابەتێکی گرنگەکەین هەم کۆمەڵایەتیە هەم پەیوەندێکی ڕاستەوخۆی هەیە لە ئاینی پیرۆزی ئیسلامە و ئاینی پیرۆزی ئیسلام قسەی لەسەر کردەوە. بێگومان ئاینی پیرۆزی ئیسلام تەنها پەیوەندیەک نییە لە نێوان بەندە و خوایە، ئەوەی کە زۆر جار لێرە و لەوێ بانگەشەی بۆ کرێ کاکە تۆ پەیوەندێکی تون و تۆڵت هەبێت لەگەر خوای پەروەردگارە لە سوچێکا ئیتر کەیتە ناو کۆمەڵگە و ناو ژیانەوە بابەتێکی دیکە بێ. نەخێر، ئاینی پیرۆزی ئیسلام بەسەر پند بە پنتی ژیانی مرۆڤیش قسەی کردووە. یەکێک لەو بابەتانی کە قسەی لەسەر کردووە بابەتە کۆمەڵایەتی و بەریەکەوتنەکانە. لەمەیە زۆر جار ئێمە بە هەڵایە چین لە باتی ئەوەی کە من بۆ بەرامبەرەکەم یا بەرامبەرەکەم بۆ من هەڵەیەک ڕاست کاتەوە یان ئامۆژگاریەکم کە ئێمە گەڕین بە دوای کونج و کەلێن و کەلەبەرێکا تا بەرامبەرەکەمانی پێ بشکێنین یا لەوێ بتوانین زەفەری پێبرین. ئێمە ئەمڕۆ باز لەم بابەتەکەین دوورکەوتنەوە لە گەڕان بە دوای کەم و کورتی یەکدی و بەرامبرمانە بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر شاخەوان سیا مەنسووری مامۆستای ئاینی کە بەسپاسەوە لە ستودیۆ لەگەڵمانە. مامۆستا گیان بەخێر بێت. خۆ بەخێر بێت. خۆی گەورەتان پارێزگار بەخێر بێت. خۆسەرچەم. مامۆستا ئەگەر باس لەوە بکەین، ینی زۆر بە سادەی بینەر تێبگەێنین گەڕان بە دوای عەیب و عار و بە دوای کەم و کورتەکانی یەکیە چییە؟ چی ئەکرێتەوە؟ بسم الله الرحمن الرحیم. دەستان خۆش بێ. زۆر سپاس بۆ جەنابتان و سلامی خوا لە بینەران و بیسەرانی بەڕێز بێت. دیارە بابەتی گەڕان بە دوای عەیب و عاری خەڵکیدا بابەتێکە لە شەریعەتی ئیسلامدا پێم وایە لە زۆرێک لە بابەتەکان زیاتر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەسەری دواوە، چونکە پەیوەندی بە کەسایەتی مرۆڤ هەیە، بە بینی خۆی و خواوە هەیە. ئەتوانین لە دوو ڕوانگەوە تەماشای ئەم بابەتە بکەین. یەکەم، لە شەریعەتی ئیسلامدا قەدەغە کراوە کە ئینسان بە دوای عەیبی خۆیشی یا بگەڕێ، یعنی بۆ ئەوەی کە خەڵک پێی بزانێت، یعنی جا ئەمە خۆت ئەمجا خەڵک و دەربارەی بە دوای عەیبی خەڵکیشا بە هەمان شێوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمایشتی زۆرە. من ستر مسلما ستره الله. هیچ کەسێک بێ عەیب نییە طبعا لەم دنیادا، هیچ کەسێک بێ عەیب نییە. با من شانازی نەکەم بەسەر تۆیە کە من فڵان عەیب نییە تۆ هاتە. لا تظهر الشماتة لأخيك فيرحمه الله ويبتليك. من بين بڵێم ئەوە فڵان کەس ئەو کێشەی هەیە من نیمە، لەواچێ خوا ڕەحم بە تۆ بکە من توش ئەو دەردە چونکە ابن سیرین فەرمووی من عەیەرت رەجولا بالإفلاس فأفلسته. بە کەسێکم وەدای مفلس خوا ئیفلاسی کردم، هەڵێزم بووی. بۆیە زانایەکی ترە فەرموویە من گاڵتەم بەدانی کەسێک کرد، خوا هەموو دانەکانی لێسەندمەوە، هەموو دانەکانی لێسەندمەوە. بۆیە بێمەوە بزانین کە لە شەریعەتی ئیسلامدا ئەگەر ئەو عەیبەی کە هیچ کەسێ بێ عەیب نییە، بێ کەم و کوڕی نییە، ئێمە هیچ کاتی هەم گاڵتە بە خەڵک نەکەین و هەم عەیب و عارەکەشی داپۆش نەکەن. عەیبێکی کەوتە ژێر دەستی ئێمە، پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم لا تتبعوا عوراتهم لە درێژەی فەرمودەکە دوای عەیب و عاری یەکتری مەکەون، چونکە من تتبع عورات أخيه. هەر کەسێ دوای عەیب و عاری کەسێ کەوت، یعنی بۆی فەزحی کا، بۆی ئاشکرای کا، بۆی حەیای بەرێ، خوای پەروەردگار جەل جەلاله فەزحەکە وەلەو فی جەوفی بەیتیه. ئەگەر لە ماڵی خۆشیان نایەتە دەرەوە خوای تەعالا فەزحەکە. بۆیە زانایان فەرموویانە ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێ دەربارەی لە هەندێک سەلەفەوە ئەڵێن خەڵکانێکە بوو، ئەم خەڵکانە عەیب و عاریان هەبوو، بەڵام چونکە باسی عەیبیان ناکرد کەس باسی عەیبیەوانی ناکرد. هەندێک خەڵکیشەی بوو هیچ عەیبیان نەبوو، بەڵام باسی عەیب و عاری خەڵکیان نەکرد. خەڵک عەیبی بۆ دروستکردن و باسی کردن، بۆی دروستکردن، نەشیان بوو بەڵام بۆی دروستکردن. بۆ ئێمە زۆر گرنگە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە فەرمووی هەر کەسێک عەیبی مسلمانێک داپۆشێ لە دنیادا خوای تەعالا لە قیامەتدا عەیب و عارێکی بۆ داپۆشێ. و هەروەها فەرموویەتی إن الله حەیون ستیر يحب الحياء والستر. خوای پەروەردگار پێی خۆشە ئینسان عەیب و عاری خۆشی داپۆشێ، نەک عەیب و عاری خەڵکی. بۆی ئەمە بابەتێکە بەداخەوە ئەمڕۆ زۆر جار کابرا شتێکی لێ قەومێ جاری وایە بۆی دروست دەکرێ، یعنی قەزەیەکی بۆ دروست دەکرێ، یەکەم جار گومانێکە دواییکەنە یەقین دوای حکمی لەسەردەن دوای خەڵک ئەیڵێتەوە. ئەمە زۆر کارە سادە. ئەمڕۆ بە بۆنەی دیجیتال میدیا و بۆ ڕێ ئینتەرنێتەوە بەداخەوە
عیب و عاری خەڵک زۆر مەکشوفە، خەڵک زۆر قسەی لەسەرەکە، کام بابەتێکە وەکو جەنابەت لە سەرەتایە فەرمووت بابەتێکە کۆمەڵایە، بابەتێکی کۆمەڵاتی و بابەتێکی دینیشە. ئەمە ئەوەی کە ئێمە عیب و عاری خەڵک باس نەکەین، حرامە من عیبێکم لای تۆ بێت، تۆ بڕۆ لە مەجلیسی پێگەرم بکەی، کەسێک بڕە لایکی پێ زیادکە، ئەمە کارە ساتە بەڕاستی. پاشان عیب و عاری خۆشمان ئەمە زۆر گرنگە بەڕێزان. ئینسان ئەگەر عیب و عارێکی خۆی هەبێت جائز نەبێ باسیکە، ئەوە عیب و عاری خەڵکی تر ئەولاترە. تەماشاکەن بەڕێزان، لە شریعەتی ئیسلامدا وەکو دایکمان عایشە ئافرەتێک هاتە خزمەتی عایشە دایکی مانداران، فەرموو ئەی عایشە پیاوێک من لە ئیحراما بووم، پیاوێکەوەی کە جڵەوی ئەسپ بەگرێت دەستی بەر قاچم کەوت بە ناشەرعی دەستی بۆ بردووە، چی بکەم؟ دایکی عایشە فەرمووی بێدەنگ و باسی نەکەیت، باسی مەکە، دای پۆشە. هەر کاتێک تاوانێکتان کرد دای پۆشن و بینی خۆتان و خواتەوە بمکەن. ئەمە عایشە دایکی ماندارە. پاشان تەماشاکە لە چیرۆکەکەی ماعیزی کوڕی مالیکدا، ماعیزی کوڕی مالیک هاوڵێکی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم. ئەم هاوڵە والحاصل شەیتان زەفەری پێنێ لەگەڵ شوانێکە ڕێکەی و کاری خراپەکە، ئافرەتێک بۆ زیناکات. دێت ماعیز دێ بۆ لای ئیمامی ئەبوو بەکر، ئەڵێ ئەبوو بەکر من زینام کردووە، ئەمێ پاک بمەوە. ئیمامی ئەبوو بەکر فەرمووی ئەی ماعیز بینی خۆت و خواتەوە ببکە، لای خەڵک باسی مەکە، تەوا بڕۆ خوا حافیز بێ، خوا حافیز بێ. إن الناس يعيرون ولا يغيرون. كره خلقي ناتوان هیچ شتێک لە تۆیان بگۆڕن، بەڵام دوایی عیبدار دەکەن، باسی مەکە بڕۆ. دوایی ماعیز کە ئەڕۆوە هەر بێتاقەتە بێ دێ بۆ لای ئیمامی عومەری کوڕی خەتاب، ئەڵێ ئیمامی عومەر من شتێکی وام کردو بەرکوب بمێ بە لای پێغەمبەر پاک بمەوە. ئیمامی عومەر فەرمووی بینی خۆت و خواتەوە باسی مەکە، تەواو باسی تاوانی خۆت مەکە، دای پۆشە. دوای مدەیەک ماعیز هەروازی نێنە، ڕەفیقێکی هێناوی هەزالە، ئەچێ بۆ لای ئێوە، هەزال ڕەوەڵا ئەتبەم بۆ لای پێغەمبەر، ئەتبەم بۆ لای پێغەمبەر با پاک بیتەوە. بردی بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم. پێغەمبەر لەناو مەجلیسێکا بوو، ماعیزی کوڕی مالیک وتی ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم من زینام کردووە، پێغەمبەری خوا بەری کردەوە لاو. ئەمجا چووە ئەو دیوە فەرمووی ئەی پێغەمبەری خوا من زینام کردووە، پێغەمبەر بەری کردەوە دیوترە. چووە بەرامبەریشی وتی زینام کردەوە، پێغەمبەر صلی الله عليه وسلم لە هاوڵان کرد، فەرمووی ئەرێ ئەم برایەتان سەرخۆش نییە؟ هەر ویستی واز بێنێ. وەڵا هەندی هاوڵەرسان تاقییان کردو دێنەوە لای پێغەمبەری خوا سەرخۆش نییە. فەرمووی ئەی تێک نەچووە تیانەوە لای پێغەمبەری خوا تێک نەچووە. دوای ئەوەی کە ئەم یعنی پێغەمبەری خوا زۆر هەوڵی دا صلی الله عليه وسلم بڕوا بینی خۆی خواتەوە ببکە و باسی نەکە. دوایی فەرمووی ماعیز وتی ئەی پێغەمبەر ئەمێ ڕەجمم بکەی، من خێزاندارم و ئەوم کردووە. دوای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە بردیان بۆ ڕەجم تەماشایەکی هەزالی کرد، یا هەزال لەو سەتەرتەه بثەوبیکە لەکانە خەیڕا لەک، باشە کرد داد پۆشایە زۆر بۆ تۆ باشتر، داد پۆشیایە بۆ هێنات. تەماشاکە بۆیە بەڕێزان ئێمە فەرمانمان پێکراوە خۆمان عیب و عاری خۆمان داپۆشین. ئینسان تاوانێکی کردەوە بینی خۆی و خوایە با دای پۆشێتەوە بیکرێ بکە. تەماشای شەڕەحبیل کەن. جێیشێک دەرچوون لە شاری مەدینە بۆ یەکێک لە وڵاتانی دەوروبەر ڕۆشتن. ئەو کاتە ئیمامی عومەری کوڕی خەتاب خەلیفەی موسڵمانان بوو. شەڕەحبیل جێیشەکەی کۆ کردو وتێ خەڵکینە، ئێوە هاتوون بۆ شوێنە جەنگ و جیهادەکەن، دووشتی زۆرە، ئافرەتی جوانی زۆرە، مەیشی زۆرە، عەرەق، ئەم دووشتەی زۆرە. هەر کەسێکتان تووشی هەڵەیەک بوون لەگەڵ ئافرەتێکدا یان مەیتان خواردەوە وەرن با پاکتان کەینەوە حەتان لێدەین. ئەم وتەیە بە ئیمامی عومەر گەیشتەوە. ئیمامی عومەر نامێکی بۆ نووسی بۆ شەڕەحبیل، وتی لە باردایکت بچوویتایە، یعنی بەنیازی ئەم جوندیانەی تۆ تاوانێک بکەن خوا بۆیان ستر کات، بەڵام تۆ فەسحیان بکەیت. ئەمە لە چی دینەکەیان ناوتە؟
يعني خۆیان بێ مڵە کردومانە بۆی ئەمە ئەومان پێڵە کە ئینسان تاوانی خۆی شێ بێ ستر کات بینی خۆی خوا گوناحێکی کردووە هیچ پێویست ناکە تەلەفۆن بک بە مامۆستایەکی ئاینی مامۆستای ئاینی دوایەوە چی بوو چی نەبوو تاوان بە تاوان بۆی باسکە کاکە ئەمە لە شەرع ڕێگەی پێ نەدراوە بەڕاستی تاوانێک بینی خۆت و خوایە تەوبەی لێ بکەوتەوە زۆر باش ئینسان باسی نەکا باش مامۆستا ئەم باسکردنی ئەیب و ئارە کاتێک کەسێک گێت لە تەنیشتە باسی ئەیب و ئاری کەسێکی دیکەت بۆکە تا چەند گرنگە ئیستیجابەی کەسی بەرامبەر کە بزانی احتیمالیە ئەم ئەیبواری تۆش ئێباتەوە مەجلیسێکی کە باسێکە یان ئامۆژگاری بکات قسەی باشی بکە تۆ ئاز بێنە لەو کەسە ئەیبواری بازمەکە بۆ من گرنگ نییە بە من چی والله طبعا من نم لك نم عليك دروست ڕێک ئەوە قاعدەیە من نم لك نم عليك هەر کەسێ قسەی کەسێکی بۆیە نە قسەی تووشە با بۆ کەسێکی تر بۆیە بەڕاستی زۆر جار من ئەوە لە ژیانی خۆمە بینیمە کاتێک کەسێک دێ باسی کەسێکە پێی ئەڵێ ئەرە بەرەوڕوت کە مۆمان قساکەی بێدەنگە بێت هەنی بڵێ بەرەوڕوت کە مەجاری وایە قسەکە ئەسڵ وەساسی نییە هەن هیچ هەر درۆیەکە بڵاو بۆ تۆ دوو لە ڕووی جەنابتان خەڵک دووبارەیە کاتۆ سێبارەیە کاتۆ بۆیە بەڕاستی ئینسانی مسلمان ئەبێ ئەوە بزانێ کاکە من فەرمانم پێکراوە خۆم چاکەم فەرمانم پێ نەکراوە تۆ چاکەم یعنی هەتا خۆم چاک نەکەم نابێت تۆ چاکەم کاکە من خۆم هەزار عیب و عارم هەبێ چۆن باسی عیب و عاری تۆ بکەم حەدیثێکمانەیە ئیمامی ترمزی گێڕێتەوە کە پێغەمبەری خوا فەرموویەتی صلی الله عليه وسلم ئینسانی وا هەیە لە چاوی خۆیدا دارێکە بینێ یان ڕیوایەتی تراتووە دارێکن بەڵام ئەوەی خۆی نابینێ ئەوەی لە چاوی خۆیان نابینێ بەڵام لە چاوی بەرامبەر شتێکی زۆر بچووکە بینێت ئینسان جاری وای خۆی هەمان عیبی بەرامبەری هەیە یعنی هەمان شتی بەرامبەری هەیە بەڵام لە خۆی گەڕاوە بۆیە ئێمە بەڕاستی ئەبێ ئەوە بزانین مامەڵە لەگەڵ خەڵکدا بکەین بە شێوازێک کە خۆمان پێمان خۆش ئاوە مامەڵەمان لەگەڵا بکرێت ئایا خۆمان عیبێکمانە پێمان خۆشە لە دیجیتال میدیا باز بکرێ پێمان خۆشە لە هەموو مەجلیسێکە باز بکرێ بەڕاستی ئینسانی مسلمانە بێەوە بزانێ کاتێکە عیب و عاری مسلمانێکە بوو کاکە کێشەی عایلەی ماڵێکە بوو هیچ پێویست ناکەم من تەداخڵێکم هیچ پێویست ناکەم قسەی لێ بکەم یعنی ئەمە ئەم کابرایە کاکە ئەوە فەزاحەتێکی لێ قەومە ئەوە تاوانێکی لێ قەومە کاکە ئەوە زینایەکی کرد ئەوە شتێکی لێ دەرکەوت من بچم بەمە بۆ ئەوی بنێرم بۆ ئەوی بنێرم بۆ ئەوی بم کاکە گوناحە بەخوا والله لە ڕووی شەرع و گوناحە لە ڕووی شەرع و گوناحە ئەگەر کەسێک تاوانێکی لێ بخەومێ من بچم بە ڕۆژێک بە ڕیسالە بۆ 1000 کەسی بنێرم باشما گوناحەوە گومانی تدانیە کە مامۆستایانی ئاینی لە کۆمەڵگەی کوردیە یعنی پارسەنگێکی زۆر باش بوون و دەستیان گرتۆ بە کۆمەڵک بابەتەوە گەر مامۆستایانی ئاینی نەبن کۆمەڵگە بەرەو هەڵدێرە چوو بەڕاستی بەڵام شتێکت ئاماژە پێکرد زۆر جار مامۆستایانی ئاینی لەسەر مینبەر یا لە تۆڕە کۆمەڵایەتیەکانیان باس لەواکەن فلانە ئافرەت پەیوەندی پێوەکردن فلانە قوتابی پەیوەندی پێوەکردن لە فلانە داخلی ئاوا گوزەرێ خاستن بابەتە ئەخلاقیەکان ئەم مامۆستایە ئەم بانخوازە بەڕێزە بەشێک لەمانە زۆر کەم دێت لەسەر مینبەر باسێکە دێت لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان باسێکە بەڕاست ئەمە دروستە یا نادروستە خۆی طبعا بەڕێزان مامۆستایانی ئاینی بەپی پێگەکەیان ئافرەتان و پیاوان تەلەفۆنیان بۆکەن یعنی جاری وایە کەسێک تەلەفۆنەکە ئەڵێ حەزەکەم ئەم کەیسەی من باسکەیت بۆی خەڵک نەبێتە قوربانی وەکو من جاری وای خۆی واڵێت بەڵام بەڕاستی خراپە ئەمە خراپە من بۆ خۆ ئەوەندەی کە بینیومە هەندێک شت هەیە ئەبێ باس نەکرێت لەسەر مینبەرەوە یعنی کاتی خۆی لە دیمەشقا خانەیەکە بۆ شوێنی خراپەکاری بووە نابلسی باسێکە ئەڵێ خەڵکەوە منتیقە نەیەزانی شوێنی ئەوەیە مامۆستا لەسەر مینبەرەوە باسی کرد فڵان شوێن هەیە ئەبێ دابخرێ خەریکە ئیشی خراپن وەتی هەفتەی داهاتوو جێ نابوو چونکە ڕێکلامی بۆ کرد لەسەر مینبەرەوە ئاجا بۆیە بەڕاستی هەندێک تاوانی شەیە بەداخەوە کەناڵەکان هەندی هەواڵەیە بڵاوێکەنەوە ئەم هەواڵە ئەو شتە لای خەڵک ئاسایە بێتەوە لەم ماوەیە بینیم کابرا هەواڵی بڵاو کردوتەوە کابرا وتێتی خەسووی خۆم مارەکەم ئەمە شتێکی زۆر خێزەونە تەمان شتێکی زۆر قێزەونە کۆی دایکی خۆی مارەکە ئەم شتە وردە ئاسایە بێتەوە لای خەڵک ئاسایە کرێتەوە بۆی ئەو بابەتی مامۆستایانی ئاینیش
کە ئەگەر ئافرەتەکە کەسەکە خۆشی تەکلیفی لێ بکە من لەگەڵەوە ینی بەڕاستی وەکو چیرۆکێک بگێڕێتەوە تا ڕادێ وەکو چیرۆکێک بەڵام بەداخەوە مامۆسای فلان ئافرەت تەلەفۆنی بۆ کردم فلان پێ تەلەفۆنی بۆ کردم جاری وایە باوەڕ بکەن ئەو کەسانە خۆیان تووشی کێشە بوون بۆیەوە خەزێەوە بەهۆی خەزێەوە من ئەزانم بابەتەکەی لای کەسێک باس کردووە ئەم کەسە ئاماژەی پێ کردووە لە محازەرەیەەکە دوایی مێردەکەی زانیێت ئێمە خێزانیەوە چونکە ئەو قەزەیە کە ڕوویداوە مێردەکە ئاگادار بووە زانیێتی قەزێکەوە کێشە کەوتوتەنیان بۆ خەڵکی بۆ باس کردو بۆ تەلەفۆنت بۆ فڵان کەس کردووە من نەموتۆ تەلەفۆن بۆ نامەحرەم مەکە هەندێک جارە ئەمە قەزەی لێ دروستێ بۆیە بەڕاستی مامۆسایانی ئاینیش پێم وایە ئەوەندەش هەیە کە باسی بکەن لەگەڵ فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە ئەم واقعی ئێستا پیشان خەڵک بدان ئەگەر باسی تەلەفۆن و نامەی کەسانێک نەکەین ئەنێ ئەوەندە شتەیە مەگەر ئیلا زۆر زەرور بێ ئینا من ئەوە بەڕاستی بە بابەتێکی باش نازانم بەڵێ ناوی ئافرەتەکە نابن ناوی کەسەکە نابن بەڵام ئەمیش بە شێوازێک لە شێوازەکان مەبەستیان پێ ئیسلاحە مەبەستیان پێ داعوەیە مەبەستیان پێ چاکردنی خەڵکە بەڵام لەگەڵ ئەوەشدا بەڕاستی من پێم باش نییە مامۆسایانی ئاینی هیچیشان نەبێت لەسەر مینبەر و لەینەکانە هەر باسی تەلەفۆنی ئەم بکەن و تەلەفۆنی ئەو بکەن و نامەی ئەو بکەن و ئەسڵی مەوزوعەکە کە ئەوەیە ئێمە بە ئاەتەکانی قورئان و بە فەرمایشتەکانی پێغەمبەر بە هەندێک چیرۆکە لە ڕابردوودا ڕووی داوە ئێمە ئەوانە باسکەین چیرۆکی ئەو کەسانی کە لە ژیانان ئەگەر بۆمان بکرێ باسی نەکەین بۆی قەزەی تری لێ دروست نەبێت زۆر باش مامۆستایان لە ئاینی پرۆزی ئیسلامدا ئەم جۆرە کەسانێک کە ئابردەوام بە شوێن ئەیب و ئاری یەکتریدان چ سزایەکە بۆ دان ئاینی پرۆزی ئیسلام چیان لەبارەوە دەڵێ طبعا کەسانێک لە دنیادا کە بە دوای عیب و عاری خەڵکیەوەن خۆی پەروەردگار هەر لە دنیادا عیب و عاری خۆیان فەزحەکات ئەمە بۆ خۆی سزایەک ئەمە سزایەک یعنی باوەڕ بکەن باوەڕ و قەناعەت بفەرمون هەر کەسێک بە دوای عیب و عاری خەڵک بکەیە هیچ کەسە بێ عیبی کۆرزم کردن إلا خوای تعالی يفضح ولو في جوف بيته خوای تعالی فەزحەکە ئەمە ڕاستی شتێکی خراپە دوو عقوبەیەکی تر ئەوەیە کە ئەم ئینسانە کاتێک کە باسی عیب و عاری خەڵکەکە کەسێک عیبی هەیە کەسێک زەلایەکی هەیە باسێکە خەڵک حەزی لە تێکەڵاوی نییە بۆ هەومان کەم و کوڕیمانەیە هەر کەسێک کە بزانێ ئەم کەسە باسی عیب و عاری خەڵکە ئەزانێ ئەگەر تێکەڵ بوو لەگەڵیان ئەگەر بێتە ماڵەکەی جسم بۆردەکەی کێشەیەکی بەلای خەڵک باسیەکە بۆی حەزی بە تێکەڵی نییە حەز ناکات تێکەڵی بێ حەز ناکات بچێ بۆ میوانی حەز ناکات داوەتی بخوا حەز ناکات سەفەری لەگەڵا بکە چونکە ئەزانێ چۆنە ئەمەش بۆ خۆی سزایەکە ئەمە هەر لە دنیادا پاشان بەڕاستی باسکردنی ئەمانە بڵاوبوونەوەی فاحیشەیە بڵاوبوونەوەی فاحیشەیە ینی تۆ کەسێک تاوانێکی کردو بە شەو کەس پێی نەزانیوە بەڵێ لە شەرعدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی كل أمة معافى إلا المجاهرين هەموو ئومەتەکەم خوای پەروەردگار جەل جەلالوه لیان خۆشە بێ ئیلا ئەو کەسانەی کە بە شەو تاوانێکن خوا دای پۆشیەوە بەڵام بە ڕۆژ باسێکن لای خەڵک بە ڕۆژ تاوانێکیان کردووە خوای دای پۆشەوە بە شەو باسێکن لای خەڵک کاتێک کە ئەم تاوانە باسەکرێ لای کەسێک ئەم کەسە بڵاوێ کاتەوە ئەمە بڵاوکردنەوەی ڤایرۆسێکە کە ئەمەش خراپە ئەمەش خراپە ئینسان تاوان بڵاو کاتەوە باسی تاوان بکە لای خەڵک تاوان لای خەڵک ئاسایی بکاتەوە ئەمە لە دنیادا لە قیامەتیشا بەڕێزان يعني أو حديثي كفرموي من ستر مسلما ستره الله يوم القيامة يعني إنسان جاري ولا حديث هاتوا لحضور خواي پروردگارا خواي پروردگار بيه فرمي آية فلان تاواند نكرت آية فلان تاواند نكرت آية فلان تاواند نكرت همو إقرارك فرمي للدنيا دا سترت كرت إيمش ليرة بو سترك ستري خلقت كرت إيمش ليرة تاوانك بو سترك أو خلائق إنسان زوري قيامت نايبينه بوي براستي إنسان أبي أو بزانت أجر بلاو كردنوي تاوان بلاو كردنوي عيب عاري خلق يكس زايشي لسر نبت ودا بوشيني عيب عاري خلق يك باداشتي لسر نبت
هەر ئینسان نێکا باشە ڕاست ئەگەر یەک سزا و یەک پاداشتی لەسەر نەبێ نەیکا باشە یعنی کاکە ئەم بینی ئەم لە ژوورێکی دوو بە دووە تاوانێکی کردووە تۆچی لە دنیا مەسەرەن بۆی بڵاوەکەیتەوە ئەمە کارێکی خراپە مامۆستا ینی گشتینە کۆتایی بەس من یەک پرسیار بە زڕۆ زان توش بە کورتی وەڵام بێتەوە سوپاس دەکەم ئەم بابەتە بابەتی ئیداری ناگرێتەوە بۆ نمونە کاکدانیار ئامادەکار و ئەم بەرنامەی ئێمەیە گلەیەکی لەسەر من هەیە جارە دوان بە خۆمەڵێ هیچ گلەی لەسەر پێشۆشکارێکەیە لەسەر وێنە گرێگەیە لەسەر دەرهێنەرێکەیە چوو زانم لەسەر هەر کەسێکی کە ڕەبتی بەم بەرنامەیە هەیە سەر و خۆی لێ ئاگادارەکاتەوە ئەمە بۆی ئەم نمونێنەوە خۆم بۆ هەموو ئیشە ئیداریەکانی تر خۆ ئەمە ناچێتە چوارچەوەی بەدووە گەڕانی عیباوە نیە ئەمە شتێکی ئیداری و ڕێکردنەوەیەتی طبعا مەوسەدانە لە شریعەتی ئیسلامدا ئەو کەسانەی کە ئەبنە مڵکی گشتی شتیان لەسەر بنیاتەنرێت شتیان لەسەر بنیاتەنرێت ئێستا لە شەرعدا بابەتێکمانە جەرح و تعدیلی پێوترێ جەرح و تعدیل ئایا ئەو کەسانە حەدیسی پێغەمبەریان لێ وەرەگیریان لێ وەرناگیرێ جاری وایە زانایان دێن ورد و درێژتی ژیانیان باسەکەن عیبەکانیان باسەکەن بۆ چونکە ئەمە شتی لەسەر بنیاتەنرێت ئەمە قیاس لەسەر هەندێ ئیشی تریش قیاس لەسەر هەندێ ئیشی تر جاری وایە تۆ من کەسێک فلان کەس ڕەفیقێکی هەیە ئەم ڕەفیقەی لەواچەیە زۆر تێکەڵ بێ لەگەڵای خەڵکێکی بە ژنی باتێ دێن بۆ لای تۆ پرسیارێ بەڵام لێرەشدا ئەبێت تۆ عیبەکەی بقدر الحاجە بڵێ شتی نەفسی تێ نەکەیت وەکو چۆن لە جەرح و تعدیل لای عولەما ئاوان ئەبێ بقدر الحاجە بە پێویست بێت کامرە ژنێ داتێ تۆش ئەزانی ئەم پیاوە هەموو ڕۆژە لە کەپڵ کەپڵێنێ ڕەفیقت ئەیناسیت تێگەشتی ئەزانی مەسەلەن شتێکی لە ماڵە شاردوتەوە کە عارەخۆرە بۆ نمونە شتێکی لە ماڵە شاردوتەوە کە مەسەلەن بابەتێکە تۆ ئەبێ بۆ ماڵە بڵیت ڕاست ئەمانەتەوە ئەو ئەمانەتە یعنی تەنانەت تۆ کەسێک دێ داوای ئافرەتێکەکە پرسیار لە تۆکەن ئەگەر تۆ بزانی بۆ نمونە بزانی ئەم پیاوە عیبێکی تیا و شاردوێتیەوە ئەزانی ئەگەر عیبەکە چی بێ ئەگەر بۆ یاخکردنی قژی بێت یعنی ڕیش و قژی سپی بووە بەڵام بۆ یاخی کردووە بۆی ژنەکە بێنێت بیدەنە بزانن گەنجە ئەگەر بزانی ئەوە عیبێک و پیانی نەوتۆ بڵێ وەڵایم کوڕەکوڕێکی چاکە بەس ئاگاتان لێیە کامل بۆ یاخە ئەکە ئەمە یعنی ئەم بابەتانە بەڕێزن ئەم بابەتانە بە قەدەری پێویست ئیمامی بیلالی حەبەشی کاتێک کە برایەکی چوو بۆ داوای ژن دوای وتی وەڵام من برای بیلالی حەبەشم وتیان دەی برای ئەوی بۆ نایێنی دوای هات بیلال وتی وەڵا ئەگەر خۆم بم نایدەمێ برای خۆی بوو دوای هەر پیان داوتیان لەبەر خاتری تۆرەی دەینێ بەبەستم چییە هەندێک بابەتەیە شتی تری پێوە ڕەبتە دەستخۆش من باسی ئەوە ئەکەم کە حرامە ئینسانێک لەو دوورۆ تاوانێکی کردووە نە بەرکەوتن هەیە لەگەڵ خەڵکە نە هیچ لە کۆمەلگا ئەگۆڕێ نا مەسەلەن شتێک لەسەر بنیاد نراوە ئێمە بێن ئەو عیب و عاری داپۆش ئەو عیب و عاری داپۆشن خێرێکی گەورە بەڵام بەڕاستی ئەوی تری ئەبێ ئێمە وەکو ئەرزمکردن لە بابەتی جەرح و تعدیلا بوو لە بابەتی ئیداریا بوو بە قەدەری پێویستیەکەی خۆی نەک مەسەلەن خۆی عیبێکی ئێمە دە عیبی بۆ باسکەین زۆر باشە زۆر سپاس دەکەین بەڕێز دکتۆر شاخەوان سیامە سووری مامۆستای ئاینی یەخوا بەخێر بێ سەر دوو چاومان خۆی گەورە پەداشێت خۆش بێ